بەڵێ سڵاوتان لێبێم کاتتان باشەم کاتەی تەواوی بنەران باش دیارە قەدەغەی هاتوچۆ لە ئاژدەی شوباتەوە تا ئێستا بەردەوامی هەیە بەڵام بە شێوازی پچڕ واتە هەندێک جار قەدەغەی تەواوەتیە هەندێک جار قەدەغەی ناتەواو واتە ئەو کاتانێک کە قەدەغەی ناتەواوە بە تایبەتی لە پێنج ڕۆژی هەفتەدا لە یەکشەممە بۆ پێنجشەممە قەدەغا بە شێوەی ناتەواوە لە کاتژمێرەکانی شەواندا قەدەغەی هاتوچۆ پەیڕەو دەکرێت و ڕۆژانی هەینی و شەممە بەگشتی قەدەغەی تەواوەتی پەیڕەو دەکرێت لە ئێستادا بە پێی پابەندبوون بە بڕیاری ژمارە 5 لیژنەی باڵای تەندروستی سەلامەتی نیشتیمانی عێراقەوە لە ئێستادا قەدەغەی هاتوچۆ جێبەجێ دەکرێت لەلایەن حکوومەتەوە بڕیاردراوە کە قەدەغەی تەواوەتی بێت هەرچەندە ئێستا هاوڵاتیان دەبینرێت کە هاتوچۆ دەکەن هەرچەندە ڕێژەی هاتوچۆ کەمە بەڵام هاتوچۆی هاوڵاتیان هەست پێ دەکرێت و خەڵکی تا ڕادەیەکی کەم پابەند نابن بەو بڕیارانەی کە حکوومەت داوێتی بۆ قەدەغەی هاتوچۆ ئەمە لە هەندێک گەڕێک وایە بەڵام هەندێک گەڕێکی تر لە ناو شاری کەرکووک کە بازگەی هێزە ئەمنیەکانی تێدایە کەمتر هاتوچۆی هاوڵاتیان دەبینرێت تەنها ئەو کەسانە هاتوچۆ دەکەن کە مافی هاتوچۆکردنیان پێدراوە هەندێک لە حاڵەتە مرۆییەکان کە ڕێگای هاتوچۆی پێدەدرێت و کارمەندانی دەستگا ئەمنیەکان و کارمەندانی دەستگا تەندروستیەکان و ڕاگەیاندکاران ڕێگەیان پێدەدرێت هاتوچۆ بکەن بەڵام هاوڵاتی ئاسایی بەبێ هیچ هۆکارێک ڕێگەی پێ نادرێت هاتوچۆ بکات لەو جۆنانی کە بازگە دانراون لە ناوگەڕەکان ئەم بڕیارە جێبەجێ دەکرێت بەڵام هەندێک گەڕک وەکوم گەڕەکەی ئێستا منی لێ لە نزیک نەخۆشخانەی ئازادی هیچ بازگەیەک نییە بۆیە هاتوچۆی هاوڵاتیان تا ڕادەیەک ئاساییە هەرچەندە ڕێژەکەی کەمە بەڵام تا ڕادەیەک ئاساییە سەرباری ئەمانش لە بازگەکانی دەرەوەی شاری کەرکووک ئەو بازگانەی کە لە کەرکووک دەرەچن و ئەوانشی کە دێنەوە ناو شاری کەرکووک بەگشتی لە سەرجەم دەواازەکانەوە قەدەغەی هاتوچۆ ڕاگەندرا و بڕیارە ڕێگە بە هیچ ئۆتۆمبیلێک نەدرێت هاتوچۆ بکرێت تەنها هەندێک حاڵەتی مرۆیی نەبێت ئەمە بڕیارەکەیە بەڵام جێبەجێکردنەکەی تا ڕادەیەک لاوازە لە ماوەی ئەم دوو مانگەی ڕابردوودا کە قەدەغەی هاتوچۆ جێبەجێ کراوە تا ڕادەیەک جێبەجێکردنی بڕیارەکان لاوازن و هەندێک جار ڕێگە بە هاوڵاتیان دەدرێت هاتوچۆ بکەن جگە لەمانە ئەوەی بە فەرمی ڕێگە پێدراون لە بازگەکانەوە بێنە نێو شاری کەرکووک و هاتوچۆی دەرەوەی شاری کەرکووک بکەن ئەو بار هەڵگرانن کە پێداویستی خۆراک و شتومەکی ڕۆژانەی هاوڵاتیان ئەگوازنەوە بۆ ناو شاری کەرکووک ئەمە لە ڕۆژانی هەینی و شەممەداوە کاماژەم پێداوە لە کاتەکانی دیکەدا تەنها لە شەواندا کە قەدەغەی هاتوچۆ دەبێت بەڵام لە سەرەتای بڕیارەکەەوە ڕۆژانی دووشەمە و سێشەمە و چوارشەمە یان ببورن سێشەمە و چوارشەمە و پێنجشەمە واتە 4 ڕۆژ لە هەفتەیەکدا ڕێگەیان بە هاوڵاتیان دەدا هاتوچۆ بکەن بە ڕۆژ و بە شەو قەدەغەی هاتوچۆ بوو دواتر بڕیارەکە گۆڕا بۆ ئەوەی کە ڕۆژی یەکشەمەش کرایە هاتوچۆی ئاسایی و قەدەغەی هاتوچۆکە تەنها ڕۆژی هەینی و ڕۆژی شەممە بوو ئێستا ئەو بڕیارە جێبەجێ دەکرێت و لە دوایین بڕیاریشدا کە لیژنەی باڵای تەندروستی و سەلامەتی عێراق و هەروەها شانەی بەرەنگاربوونەوەی خێرانەکان لە کەرکووک لە دواکۆبوونەوەی خۆیدا بڕیاریدا کە کاتەکانی هاتوچۆی ئاسایی هاوڵاتیان لە ڕۆژانی دیکەدا درێژ بکاتەوە بە شێوەیەک کە سەرەتا لە کاتژمێر 8 ئێوارەوە بۆ کاتژمێر 5 بەرەبەیانی قەدەغەی هاتوچۆ بوو لە ئێستادا پاش درێژکردنەوەی ئەو کاتە تا کاتژمێر 10 شەو هاوڵاتیان بۆیان هەیە هاتوچۆ بکەن بۆ کڕینی پێداویستیەکانی خۆیان بەتایبەت لە مانگی ڕەمەزاندا و ئەو دوکانانش ڕێگە پێدراون کە هاوڵاتیان شتومەکیان لێ دەکڕن کا بکرێنەوە تا کاتژمێر 10 شەو و لە کاتژمێر 10 شەوەوە بۆ کاتژمێر 5 بەرەبەیانی قەدەغەی تەواوەتی هاتوچۆ دەبێت و قەدەغەکە بە شێوەیەکی دروست جێبەجێ دەکرێت ئەمە زانیاریەکانمون لەسەر قەدەغەی هاتوچۆ لە کەرکووک دێمە لای ئێوە گەر پرسیارتانە بێت